تا ئێستا وێنە باوەکە لەسەر مێژووی ئەنفال لە کوردستان ئەوەیە کە ئەنفالی خەڵکی کوردستان لە گەرمیان لە ساڵی 1970ەوە دەست پێ دەکات و دواتر بە 8 قۆناغ لە گەرمیانەوە تا دەگاتە بادینان. ڕەنگە ئەوەش بۆ گەورەی و زۆری ژمارەی قوربانیان بگەڕێتەوە کە ژمارەیان نزیکەی 182,000 کەس بوو. بەڵام ئەنفالی خەڵکی کوردستان لەلایەن ڕژێمەکەی سەدام حوسێنەوە لە ساڵی 1983 دەست پێ دەکات. ئەو کاتەی سەدام حوسێن 8,000 پیاوی بارزانی بێسەر و شوێن کرد. ئەنفالی بارزانیەکان بە ڕاگواستنیان دەستی پێکرد. بارزانیەکان لە شوێنی ڕەسەنی خۆیان ڕاگوێزران بۆ بیابانەکانی باشووری عێراق و دەستکرا بە وێرانکردنی دێهاتەکانیان و سوتاندنی دار و زەوی بە پیت و چێنراوەکان و تێکدانی ژینگە و تاڵانکردنی مەڕووماڵات و بەرهەمە کشت و کاڵەکانیان. بارزانیەکان بەر لەوەی بەر هەڵمەتی ئەنفال بکەون لە ساڵانی هەفتەکان بۆ باشووری عێراق ڕاگوێزرابوون و دواتریش لە ساڵی 1980 هێنرابوون بۆ ئۆردوگا زۆرەملەکانی قوشتەپە و لە هەردوو کۆمەڵگەی قودس و قادسیان نیشتەجێکران. پێش ئەمەش لە ساڵی 1970 هەندێکی دیکەیان ئەوانەی لە شوێنی ڕەسەنی خۆیان مابوون ڕاگوێزران بۆ ئۆردوگا زۆرەملەکانی دیانە، هەریر، بەحرکە و گۆڕەتوو. بارزانیەکان لەو ئۆردوگانە لەژێر کۆنتڕۆڵی توندی سەربازیدا کۆکرانەوە. بەم شێوەیە ئەم کۆمەڵە مرۆڤەی کە بۆ بۆچوونی بەعەز پێویست بوو لەناو ببرێن دەستنیشان کران. ئەمە هەلیڤێ بن کودەیەنا باویش چۆن هێزکێت وانی کەبوومەتینەوە نەخوا بوومە ناینۆڵەوە هەمیش هەمەنگیت کچکا بین جەحێل بین من کیجا کابێ کوڕاکیش من هەبی هەنگی مربی کیجا منیش ئەمرێوێ 11 هایبی شتە پێوە ناچۆ ودێمە هەند عەزا بۆ برەمە هەند عەزا بۆ برە نیکەش ئەمایت عەزا بێن بای دیگه از گفته نمید مولا هکه و جیران الان من نبین از کتو فینم خواهی ما چه جین نما برا ما جین ما چوی ما چه دنیا نمایا پاش تەوابوونی قۆناغی یەکەم و دەستنیشانکردنی ئەو کۆمەڵە خەڵکەی کە مەبەست بوو لەناو ببرێن لە قۆناغی دووەمدا گرتن و کۆکردنەوە و ڕاپێشکردنیان دەستی پێکرد. لە کۆتایی تەمووز و سەرەتای مانگی ئابی 1983 دەستکرا بە گرتنی پیاوان و کوڕانی بارزانی ئەوانەی پێشتر لە کۆمەڵگا زۆرەملەکاندا نیشتەجێ کرابوون. بارزانیەکان پاش گرتنیان گواسرانەوە بۆ خواروی عێراق و ڕەوانەی پارێزگای موسەنا کران. ئەم قوشتەپەی بووین بخۆ کاسب بن چوونە شوڵێ چونە شوڵێ ئەوێ سەحەسێ شەوێ دەورەمە جەمعە گرت بوو ئەوێ هەستا بێ چوو بیتە شوڵێ وەنەکرد کەس بهێتە ماڵە خۆ بیچای دنیا ڕۆنۆیە بوو دەورەمە جەمعە گرت بوو ناو گوندێکی هەفتن ناو گوندێکی هەفتن بێجە ماڵە ڕێزا مەجەمعە چوون خانی بەخانی گەڕیان کوورە بۆ سقات بۆ نەخۆش بۆ یە عەمرێوە 12 ساڵ بۆ نەهێڵان هیچ چوم کو ماڵە مامێ من مامي منت هيفت كاتي و نعلو بجامه يم نعلو بجامه دو دسته و ايجرتي ساشا ملكي بيونيفرسيتي دو دسته و ايجرتي قلت رجال هنقول كم بس وابكن شلوار خب كم بخو دابري قلت شلوار شو حاله يلا هزار جبين عربي دانه اوت بر شو ما مال مامي خودي قويشت بري اوت بر هون مفمال هون مفمال كوين ما هشت الجور والله هاتن کو مالکی پیش خانی من هندای کو فرده تیدا کو نیزت اوی دیوید به یل فردادن ام بز دیوید ما گوته بهن بند باشتره دل پیش چاوین ما کجا نم دی مرین والله هاتن اویش برن ما کی روزا حشره اکید بته آی بابو اکید بته آی برا اکید بته آی چه بجاز برن چون بو جادا قشتپی بو جادا کرکوکی یه وازیلات بن يتبان أبد كوبين أصلاً بهن نخوش بنو سقات بن يتبون تنين ويتبان بو ومن شاء كونو زاني كاس نما گرمه چون من دک آب بر من ترمزکی آب بر من گوته دی آب بوبم دا پیرا همینه گوته بخاطر قرآنه من گوته راه صدب چم قرآنه بابی و بینم دا بدن خاطر وی قرآنه بس آب بدنیه مدیت ایداین من شاید بین من گوته ها بخاطر وی قرآنه والا ترمز دست من داره ترمز من آب من سری من داکره به بجم دنیا بقون که غدارا جناب دن قیجی جناتن اره والله اشتای کلی راشیت بله دانا و وانو قرآن یک طاقت قرآن بی گرت بری آنها تینه به
هاتین و برن ولی چون چه نما چه کن سجاده و جن نه روزکی و نه دروژا و نه ده روزا نه سرششتن بی و نه خارن چیکرن بی و نه بخارن بی جاوره بی دهنه و گوتن صدام الکرکوک اجتماع عادی چون بگن و دهنه و روزا حشره کس ندید یا بلی او روزا از بیم حشره خراب در بی هوار که هوار نی خود نبی ایکن هوارا منایتن اوش چیز بید با به همین نمای حتی نو که من حال گرتی که هنده اجرات از ایجز بم چمتین مداری در تیر بین که ببانه دی بینا من هیتو دی چه جاش بیر ناکنیش هیچ که روزا بحث کن مواره اوست حتی و اوستانیه که گرتی دوای ئەوە لە ناوەڕاستی مانگی ئابی 1970دا جارێکی دیکە هەردوو کۆمەڵگای قودس و قادسیە لە ئوردوگای قوشتەپە دووبارە کۆنتڕۆڵ کرانەوە و هێزەکانی ئەمن و ئستخبارات ماڵ بە ماڵ دەگەڕان و ئەو مرد منداڵانەی دایکیان جاری پێشووتر لە ناو کەنتۆر و سەلاجە و شوێنە نادیارەکان شاردبوونیانەوە ئەوانیشیان دەستگیر و بێسەر و شوێن کرد. جن بدورات چون خودت سقد هی خود ایچه گوته بارزانوک برای گوتن برای صدامی سقد هی را سبو خود مرویان ادان جلود پنجران بکن دار تگه او دات تگه مرو بخواهیم خود دام رو بدن بشق جنیان ادان بپینا خودش تقان لمکه چند جنیان بریندار کردن چند مرویان بریندار کردن تقان لمکه خودش جنی هشت بسر وش لدوم مشاهدانه ما قائله قلت مشت تجملوا بمن بكوج حطاني بروها من ساعات رون نشتين وجنا بقى بتوجي خوشايتي ببيدا بتوجي خونات بتيلان كالا بتوجي الصابط لانجي بعد بيران بتوجي خونات بتي بي وي ما انا من بتوجي خونات لانجي بديشت والشرطه مرتعس كدا لو خانت لولو لما ليدان كما تجيرياني ودوراتوني جنا داوا پرسا سر خودتی نداره گوتن هنده محمدی کو بمیلوف قطینین لیره تازه چمیلو بمنه مزنی منه معقولی منه مختار و اویت من کس نهیش یعنی بمیلوف یکه و مادیت من غریب یکه و عادیت نمیترن زۆر جار ئەنفالی بارزانیەکان و هۆلۆکۆست وەکێک وێنا دەکرێن چونکە وەک چۆن سەدام و بەعز بارزانیەکانی لە کۆمەڵگا زۆرەملەکان نیشتەجێکردن و دواتر لە ناوی بردن بە هەمان شێوە هیتلەر و نازیەکان جوولەکەکانیان لە کۆمەڵگا زۆرەملەکان نیشتەجێکردن و دواتر کۆمەڵ کوشکران. دوای ئەوەی کە بارزانیەکان لە ئوردوگاکانی دەوروبەری هەولێر ئەنفال کران وەک کە سوکاری قوربانیان دەڵێن تووشی ژیانێکی هێندە سەخت بوون کە ئێستاش بۆ ئەوان گێڕانەوەی ئەو ڕۆژگارە ئەستەمە بەڵام لە هەمان کاتدا دەڵێن ئەو مامەڵە باشەی کە خەڵکی هەولێر لەگەڵ ئەوانی کرد ئەو کات کەمێک لە خەمە گەورەکەی ئەوانی سووک کرد. هەرچەندە بەعس ئەو کات سزای کوشتن و گولەبارانکردنی هەر کەسێکی دابوو کە هاوکاری بارزانیەکان بکات بەڵام وەک کە سوکاری قوربانیان دەڵێن هەولێریەکان گوێیان بەو هەڕەشەی بەعس نەدا و تا لە دەستیان هات یارمەتیان پێشکەش کرد. پێشتریش و لە یادی 30 ساڵەی جینۆساید و ئەنفالی بارزانیەکاندا لە پەیامێکیدا نێچیروان بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان یارمەتیەکانی خەڵکی هەولێری بۆ بارزانیەکان لە کاتی شاڵاوی ئەنفالی بارزانیەکان بەرز نرخاندبوو گوتبووی لەو کاتدا کە بارزانی بوون و تەعاملکردن و هاوکاریکردن لەگەڵ خێزانە بارزانیەکان قەدەغە بوو خەڵکی هەولێر داستانی مەردایەتی و کورتپەروەری و مرۆڤانەی تۆمار کرد. نێچیروان بارزانی هەولێری بەقەڵای مەردایەتی وەسف کردبوو و گوتبووی چاکە و مەردایەتی خەڵکی هەولێر قەت لە بیر ناکرێت و خەڵکی هەمیشە خێرخواز و نیشتیمانپەروەری هەولێر بە ئیمانی گەورەی بە حەق و حەقپەروەری یارمەتی ئەو خێزانە بارزانیانە دەدا بۆ ئەوەی بتوانن خۆڕاگری بنوێنن و بە سەربەرزی بژین و سەردانە نوێنن. هەر یەک لەو دایکانەی کە سوکاری ئەنفالکراوی بارزانی زۆر چیرۆکی سەرنجڕاکێشیان هەن لەبارەی یارمەتیدانی خەڵکی هەولێر و هاوکاری خەڵکی ناوچەکانی پارێزگای هەولێر لەگەڵیاندا. هاتینا هفلیره بوی قرآنی جامعه دابینه معوی صاحب شول و صاحب شینای جامعه خودی لرازی بی دابینه خودی خزمین ما خریل بیره حتی جنک بارزانه هیا ام خزم مروت خنا بین شول جامعه خودی هیا ولی حتی میرین تیبام چجا چاکی هفلیره بیری نکن خودی خواه که بابا برای ما بین می قرآنی در و جیران من داد گچین شول خود برای من چطور زهتر بین خودی لرازی بید خودی وقتی دیشوی قرآن قمی گل جاب دیزی حکمتی و دیزی عالمی و داتشت بو ما خودی یکت گوته محمد خیاط بی داب دیزی و بواسطه چیتانی خدمت خونک بای عذاب و مسچار قدی شیری بکرم اینی تالیس نید خیاط بی داد بن او خونه میزا خونه دا کس بینه حسی جامعه دا جابیده تام دابت بینه خوشک قدری بشیری بکره خوب باتن وەک کە سوکاری قوربانیان دەڵێن ئەو کات خەڵکی هەولێر هەمیشە هەلی کاریان بۆ بارزانیەکان دەدۆزیەوە و کاتی کارکردنیشان بۆ کەم دەکردنەوە و ڕۆژانەیەکی زیاتریشیان پێدەدان. خودی دا چینە شۆرەیە پردێ خودی کەمە شۆریش نەکرد بۆ داب خۆ ڕمپێلا خۆ بۆمە ڕاگرن
قمیمه جا با حیوانای ناباب خود داد جای بومت سیارا خونین گومه شور نکر ولی سقد عیدا پاره دنم روزانا ما چند بود داشتین گرین ایک داب دزیبه دا سر گوچکا گری که امن دیار نیه دا قدیلو که رونه هبونی کچکو که دادت به دزیت علاقه کینی 2 کیلوی شکرتینی دا به هرن خوردن ام دا دست خوبه نفجزدانه کده پاره دینی دا به برو یارمەتیەکانی ئەو کاتی خەڵکی هەولێر وای کردووە کە سوکاری قوربانیان تا ئێستاش خۆیان بە قەرزاری ئەوان بزانن. یا ڕاستی هەولێریا کردی خۆ باب و برایمە لۆمە نەکردە مامرۆ حەقی تەبیب بێ واللهی جوامێرە ئەرزاق بە ئەرزاق دەدامە پارە دامە معنەی وەلو ئە زۆرش لەوەی نەبوویمە بەس تەقسیدش نەکردە دابەنە دەختۆرە دابەنە کنەخۆ داشێرن و داچاولێکە نانی وەچی مارە خۆیان تەماشای مەشە کرد هەما پەعام نەبێم ئەوە هەولێر هەمی منتیقە هەولێری هەما جوامێرە زۆر ئارمەتی ئامەیانەدا زۆریان چاویلمە کردێ خزمەت ئامەیانە کردی چ جەل بیر ناکەی هەتا ئەمرین لە بیر ناکەی جوامێرە لۆ خێرا خۆی بنە شۆری 2 جەهەندی پارەدانێ زۆر زۆرە باش بووینە زۆر بێ تەقسیریشان تشتی ڕۆهینایی ینی هەندی پێیان کرابی ئیمکانەتیان هەبووی بێ ئەوە تشتێدای بارزان. ئەنفالی بارزانیەکان ئەو شاڵاوی 8,000 بارزانی بێسەر و شوێن کرد دەستپێکی شاڵاوێکی گەورەتری حزبی بەعز بوو کە بۆ لە ناوبردن و قڕکردنی نەتەوە یەک دەستی پێکردبوو لە ئەنجامی ئەو شاڵەوەدا جگە لە 8,000 بارزانی نزیکەی 182,000 کوردی دیکە بوونە قوربانی. ئەم ئەلبومە وێنەی چەند قوربانیەکی ئەنفالی بارزانیەکانی تێدایە کە ڕەنگە ئێستا ڕووفاتی هەندێکیان لەم گۆڕستانە بێت. وێنەکان دەناسرێنەوە بەڵام گۆڕەکان نا. بەو پێیەی شاڵاوەکانی ئەنفال لە هەلومەرجێکی نهێنی و ئەمنی توندا بەڕێوە چوون بۆ یەکەمترین وێنە لەو بارەیەوە هەیە. بەڵام لە زۆربەی ماڵان فالکراوەکاندا ئەلبومێکی وەکو ئەمە هەیە کە هەر وێنەیەکی زیاتر لە بیرەوەریەکی ئەو تراژیدیا لە خۆ دەگرێت. هەژار ئەرگۆشی ڕوودا و